بە سپۆنسەری دامەزراوەی کەریمی عەلەکە. من ڕۆمیۆم لە بنەماڵەی مۆنتاگیۆ. من جولیەت لە بنەماڵەی کاپولیەت. شانۆیی ڕۆمیۆ و جولیەت پێشکەش دەکات. ڕۆمیۆ کچیان بەمان مەخۆ چونکەمان بەردەوام لە جگۆکیایە. ئەگەر خۆت بە کچی منەزانی ئەبێ شوو بکەی بە پاریس، ئەگەر نا من بە کچی خۆم نازان. بۆم تاوانەی ڕۆمیۆ ئەنجامیاوە سزای ئەین بە ڕۆمیۆش ڕابگەێنن دەست بەجێ پیکۆنا بەجێ بێڵێ ئەبێ کرشیانی لە تاراوگا بەسەر بەرێ. دەرمانەکە هەمووی بخۆرەوە، یەکسەر هەست بە ساردیەکەکەی، ڕوخسار زەرد هەڵەگەڕێ، ئاگات لە خۆت نابێ. هەموو کەسی وازانێ کە مردووی، کاریگەریەم دەرمانە 42 کاتژمێرە خایەنێ. فریاکەون جولیەت مردووە. شتا گەر تۆ ببی ئیشەورم کەی بەختواری کۆبوو لە ژیانە کە بەهەر شادی خۆشی بووە من مەرگ مەسەی پێمان نهاتەوە هەمیشە گەسەرمەوە. دەرهێنانی فازیل جاف لە ڕۆژانی 27 2024 و ڕۆژانی دواتر لە هۆڵی ڕۆشنبیری سلەیمانی کاتژمێر 6 ئێوارە.